هەموو شتێکی لێ خوێنرێتەوە، ئەوەشی لێ خوێنرێتەوە کە حەلبوسی حەجمی لە قۆناغێکە زۆر بە خێرایی گەیشتووە بە سەروی 60 کورسی کە پێیان وایە ئەو حەجمە حەجمێکی گەورەیە و نابێت لەوە زیاتر تێبڕێت. لە ڕابردووە بینیمان چۆن سەدرەکان بە 73 کورسیەوە نەهێشتیان کوتلەی زۆری نەبوون، نەهێشتیان حکوومەت پێک بهێنن و ناچاریان کردن کە بڕیاری دەست لە کار کێشانەوە بن لە پەرلەمانتاریش. بەشێکی تەسەورەکرێ ئینتقام بێ لەو هاوپەیمانێتیەی لە ڕابردووە لەگەڵ سەدرەکان و پارتی دیموکرات کردیان. بەشێکی تریشی بە جۆرێک لە تەسفیە دادەنرێ، بەڵام هەمووان لەسەر کاتەکەی کۆکن کە کاتێکی هەستیارە و کاتەی ئێستا و بڕیارێکیا دەرچووە، هەستیارە بەو مانایی کە دۆخی عێراق خۆی دۆخێکی تەقامگیر نییە، پڕە لە کێشە و مەشاکیل و ئەم کێشەی تریشی بێتە سەر ڕەنگە زیاتر دۆخی عێراق ئالۆز بکات لەم کاتێک کە بەرەو هەڵبژاردنەکانە ڕێگە بانگدا هاتووە. بەدڵنیاییەوە هەڵوێستیان ئەگەر نەبێ ئەوە تەسفەیەکە کە ڕەنگە زیاتر بڕوا لەسەری، وەکو چۆن لە ڕابردووە تارق هاشمی و سونەکانی تر لە عێراق. تارق هاشمی جێگری سەرۆکی کۆمار بوو، وا ناچاریان کرد بە کۆمەڵێک کۆمەتی کۆمەڵێک دۆسیە ناچاریان کرد کە تەنانەت عێراقیش جێبهێڵێ. ئەمانە تەسەورەکەم لە هەر کاتێکا سونەکان گەشت بنە ئاستێک، گەشت بنە حەجمێک قبول کراو نەبوو و لێیان دراوە و تەسفیە کراون بە شێوازی جۆرا و جۆر. هەمان سیناریۆ بینرێ کە بەو جۆرە بڕوا، چکە دەتوانرا ئەگەر واژۆی پەرلەمانتاریشی تەژبیر کردووە کە لە حیزبەکەی خۆیەتی حالەی دادگای تایبەتمەند بکرایە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی پەرلەمان